روکومار بریز طالبانی با سرلیدان که لأسترالیا بو. روژا 21/8/2003 لناوند باجار سیدنی بشتار کمبونه که به اندامن جواتا کردی ربو و آخافتنه که دوی کمبونه دا پیشکش کرده. به یگمانه که بشن جوی آخافتنه دی بودی رو که گرینگ بن. امی بشن جوی آخافتنه جوا گهدارین بریز را پیشکش بکن. دیار من لبیرم تشتک کتان پی بلام لدست کوتکانی خلچی کردستان زگل خلقل عراق اوش اوه که هزکانی هاو پیمانان او تاقی کرنو ديمقراطي لكردستان العراقية سلمان ديانو رزيان لناو وكشتكي راستقينا معاملتي على قلك يعني هم برلمان كمان وهم حكومة كان بداخل دوا سلمان دران وتعاملي على قلك كده وكدوشتي شرعي ككاري ولاته كان بدرسته ولبرو لونا وتعني كجاران لبندستي او حكومته بو هيت هيزي هاو بيماناني لينيا دقلا تن جماري هل بازا بي سي تشكسك بو بيوندي وبو اتصالات بيت قالوا هاو بيمانان سلمان ديان كهيزي بيج مرقي كردستان بمينتوا ما في اول شيء هبه كتشي قرصي شيء هبه يعني بالنسبة ميليشيا كان تري عراقوا وان داوا كردو كتشك دانينو نمينن بالنسبة هذه بيجمرقوا وان سلمان دوانة كهذه بيجمرقا هبيت بمينت وحقي تشكي قرصي هبيت حتى او رجاي لشكري نوي عراق دادا مزرتوا إذا إما لو ديمو سرباسة كيتر ك لو سرنكوتين بتوانين معارضة فروان كي فرما سركداجي كي وبتوانين كونغرس ببستين بو هزكاني عراقي او قاري مجلسي امن درسو برياني مجلسي امن يمي ناسار كركا تساوك بخشانينو با هاوكاري هاتن امريكا كان اولزار بيشنيالان كركا انجمني استشاري دروز بكري قلت من اما تيدا بجداري ناكين يعني قلت اما مقصد معارضة عراقية هل حوت لانكا دوايا هاتن قلت يعني انجمنشي سياسي دروس كين قلت ما وش ناكي هولي عند اخوان عندك تكنوقراطي عرب وكرديان هنا لدروا كاداري وزاره كان في كان سري نقد ليتو انا كارك لو مدة دا نختك نار زي في ابو لنا وخلق على بروي سبارت بوي كمحاسنه ددرا او كهرباء لزماني صدام شهر خراب وبلام لو سد مشهر درجه ابو خلق ويزاني كامريكا هات ابو دولار دباريت وخير وبير وعند بيكا هين بيكتي او نبو اوشتا هاويل بو بارانج نباري نك دولار بروا باشان او امريكا هات بيجنيار يعني كبتيان مجلسي حكم راني درسكي مجلس حكم راني بوش شويكا قلت يعني درسكين كمان باش وجنك مجلس حكم راني او حقاني هي داناني وزير كانوا خصنا وقري وزارة كان سلن ودرس كرنويان داناني سروتي بعثاتي دبلوماتي لدروي العراق داناني مدير عام وقشتي كان سلن رخص نوي امنو اسايشو هذي تقدار لشكل العراق هروها سوخشانو بوضع اقتصادي بوجي دهاتو كومالك لو ما فانا ك وداناني كوميتيك بو اوي ك لسر مسألة دستور يعني بروجي دستور دابلة لبروا إما هزكاني كلناو هي القيادية دابوين كمعارضة عراقي هندكر ناو من دابو أو مجلسا لما جمعي بستوبينت اندامي أو مجلسا بستويتشي أو ناواننا كإما دامان يعني ك شواري كيتريش السيان خانمن براسي او خانمانه هيت زيانه كانيه و بجداري او انا همو او بستوبينزا اما لقال يعني منسجمين وكم معارضه بيشو دتوانين بلين بشي هرزوري هذا سريكا كان عراقي لو انجمني مجلس الحكومه دا بجدار ونونرات يعني دير منالين او مجلسه صد خلق تمثيلي العراق دك صد بس صدام هنا ابوي كس صدي نبو لا بلام اما دلين بشي زوري العراق براستي تمثيل دكين و دش لحلبجادنيش حول دين ك او راستي وياخذ راسك هين تدركه ولا انجام دا هيئتي نوكسي هلبجير درا او نوكسا
دوو هێزە سەرچیەکەی کوردی تایە و لەگەڵ حیزبی دەعوەی تێدایە، حیزبی ئیسلامی عێراقی تێدایە، مەجلیسی عەلای تێدایە، حیزبی INC تایە، لەگەڵ وفاق ئەوانە تقریبا وەسەڵی دیموقراتی تێدایێت دکتۆر عەدنان پاچەچی. ئەم ئەنجومەنە وەکو ئەنجومەنی سەرۆکایەتی هینەکە بێت، یعنی هی ئەنجومەنی حکومڕانی بێت. بێجگەلەوە لەسەر پرۆگرامەکەی پێک هاتین، پوختەی پرۆگرامەکەی ئەوەیە کە ئێمە هەوڵ دەین بۆ عێراقێکی دیمۆکراتی پەرلەمانی فیدرالی فرەحیزبی یەکگرتووی سەربەخۆ، و ئەوانە هەمووی تەسبیت کراوە لە بەرنامەکەیدا و نووسراوە برێ دراوە، لە بەیانی یەکەمیشە باس کراوە. ئێستا خەریکی دانانی وەزارەتەکانن، پێم وایە تا نیهایەتی ئەو مانگە وەزارەتەکانیش دادەندرێت، وەزیرەکان دادەندرێن بۆی وەزارەتەکان بخەنەوە گەڕ ئەو بکەن و وردە وردە بکەونە سەر وەزیرەکانیش بکەونە سەر کاری خۆیان و ئیش بکەن. پێمان وایە کە ئەو ئاواتە نەبوو کە گەلی عێراق هەیبوو، بەڵام هەنگاوێکە بەرەوە ئاواتە کە حکوومەتێکی عێراقی موقتی ئیتلافیدا بمەزرێ هەتا دوایە هەڵبژاردن دەکەن. مەسەلەیەکە نامێت لێ تام شارمەوە، دوو ڕای لەسەرە، ئەویش مەسەلەی دانانی دەستورە. لەسەر دانانی دەستور دوو ڕێی هەیە. ڕێیەک ئەوەیە کە ئەم مەجلیسە کۆمیتەیەک دانێ لە شارەزا و پسپۆر و لێزانەکان، ئەو کۆمیتەیە پرۆژەی دەستوری عێراق ئامادە بکە و پاشەوەی کە تەصدیق دەکرێت بخرێتە ڕفرەندەمەوە هەمە پرسی بۆ ئەوەی بڕیای لێ بدرێ. سەماحەتی سەید عەلی سیستانی مەرجەعی بەرزی شیعە پێشنیارێکی کردووە کە ئەو مەجلیسە هەڵبژێردرێت، نەک دابدرێ، مەجلیسێک هەڵبژێردرێ، ئەو مەجلیسە کە هەڵدەبژێردرێ ئەو مسۆدەی دەستورە دانێت و پاشان ئەو بیداتە بخاتە بەردەمی گەلی عێراق بۆ ئیستیفتا. ئێستا ئەو لەسەر ئەوە چووکە سەماحەت سەید سیستانی مەرجەعی تەقریری شیعەیە قسەی دەخوات و حزب شیعەکان مەجبوری گوێڕایەڵی ئەون، بۆیە ئێستا ئەو مەسەلەی لە کایدایە کە ئایا بە ئینتیخابات بکرێ یا بە تەعیین بکرێ. ئەگەر بە ئینتیخابات بکرێ 6 مانگی دەوێ هەتا قانونی ئینتیخابەکە دەرەچێت و هەتا هەویە هین دەکرێت، ینی لە ئیحسا دەکرێت لە عێراق و سەرژمێر دەکرێت و هەتا هەویەی هەڵبژاردن دەردەچێت و ئەوانە 6 مانگێکی دەوێت، ئەگەرنا زووتر دەکرێت. ئەوە هەر یەکەش لایانی باش و لایانی خراپی هەیە هەردوو مەسەلەکە. ئێستا مەسەلەکە ئەوە ماوەتەوە، ئەوە کاری تر لە ناو مەجلیسە هیچ اختلافی لەسەر نییە و ئەنجومەنی حکومڕانی متفقە لەسەر شتەکاری. دەربارەی هێزی بێگانە کە بەپێی قەراری مەجلیسی ئەمن بوون بە هێزی احتیلال، بەپێی قەراری مەجلیسی ئەمن، دیارە هێزی احتیلال هەندێک حقوقی هەیە لە قانونی دەولی، بۆیە ناوەخۆشەکەی خۆیان لە هێزی تەحریرەوە کردە هێزی احتیلال. ئەمە ئایا کەی بڕوا؟ دیارە هیچ عێراقێکی نیشتمان پەروەر نییە پێی خۆش بێت هێزی بێگانە لە وڵاتەکەی بێت، بە هەر نەوەیەک بێت، حتا دۆستیش بێت پێی خۆشە ئەو هێزە بە زووترین کات بڕواتەوە. بەڵام ئەگەر ئێمە پێمان وایە جەماعەتی مەجلیسی خدمە و گەلێک لە حیزبەکانی تری دەرەوەی مەجلیسی حکومڕانی پێمان وایە کە ئێستا کشانەوەی جێشی هاوپەیمانان خراپە. یەکەمینیان هێشتا سەدام حوسێن و دار و دەستەکەی نەگیراوە، دوێنێ تەها جەزراوی گیراوە، هێشتا زەدوری ماوە، عەلی کیمیایی ماوە، کۆمەڵێک لە مەسئولەکان ماون، سەدام خۆی ماوە، پاشماوەیان ماوە، تازە لەو تیرۆریستانەی دەرەوەی وڵات دێنەوە و چالاکیکەن دوێنێ دیارە بیستوتانە کە ئەو کارە لەگەڵ نەتەوەی گرتوەکان کراوە لە بەغدا. ئەو ڕۆ کشانەوەی ئەو لەشکران دەبێتە سبەی بوژانەوەی ئەوانە، یا هیچ دەبێت شەڕێکی ئەهلی دروست دەبێت لە بینی ئەوان و هێزەکانی تری عێراقی کە زدی ئەوان بوونا و ئەوە زیانێکی گەورە لە عێراق دەدا. دووەم بۆ دەخالەتی دەروجیران، ئەگەر ئەو هێزانە لەمان چێ دەتوانێت ئەگەر ئێران وستی
تدخل بکە یا تورکیا ویستی تدخل بکە چی دەتوانێت ڕێیان لێ بگرێ و منعیانکە بۆیە تا بەڕێ ئێمە تا ئەو عێراق ئازاد و دیموکراتە دروست دەبێت تا هەڵبژاردن دەکرێت و پەرلەمان بزدادرێ و پاشان لەشکریان هێزی ئەمن دروست دەبێتەوە بە باسی دەزانین کە ئەو داوای دواخ کشانەوەی هێزی بێگانە دوا بخرێ عێراق بە تەواوی کاولە شتێک نییە لە عێراق پێویستی بە نوێکردنەوە و چاکردن نەبێ هیچ شتێک نییە هەمووشی یعنی حتا ئینسان مەسەن من خۆم شخصی خۆم مەزانی چونکە کەرکووک لەسەر بحیرەیەکی نەوتە و بەرامبەر ئێمەیە بەرامبەر هەولێر و سلەیمانیە کە گەشەکردنیان بخۆیانە دیوە و مەزانی هیچ نەبێ حکوومەتی عێراق لە داخی ئێمە و بۆ منافەسە لەگەڵ ئێمە ئیتیمامێکی بە کەرکووک داوە دوای ڕزگاربوونی کەرکووک بە دوو ڕۆژ چوومە کەرکووک ئینسان گریانی دێ بۆ کەرکووک پیس و بۆ خەڵک ئیهمال کرا و کەس گەرەکە هەژارەکان ئەسڵەن هی 50 ساڵ لەمەوە پێش جگە لەوە عێراق پارێکی زۆر قەرزدارە ئەو قەرزە زۆرە بە عێراق نادرێتەوە دەبێت چارێکی بۆ بدۆزرێتەوە بێتگە لەوە تۆڵە و تعویزاتی لەسەرەیە کە هەم بە عێراق نادرێت بۆیە ئەو مەسەلانە هەموو مەسلەی گرنگن دەبێت چارە بکرێن و هەروەها مەسلەی گەڕانەوەی خەڵک بۆ شوێنەکانی خۆیان هیوادارین کە ئەو مەجلیسە بتوانێت بە هاوکاری گەلی عێراق هەنگاوی باش بنێ بەرەو پێکهێنانی حکوومەتێکی ئینتیقالی ئەو حکوومەتە ئینتیقالیە هەڵبژاردن بکە لەو هەڵبژاردنەدا ئەنجومەنێکی نیشتمانی هەڵبژێرداوی عێراقی بێتەکایەوە لەویشەوە حکوومەتێکی دەستوری بێت کە هەڵبژێردراوی خەڵک بێت و بەشی زۆری خەڵک دەنگی بۆ دابێت